باسی وانەی تایبەت و مامۆستای تایبەت و پەیمانگای تایبەتە. ئەمڕۆ لە بەرنامەی سۆراخ پەنجەمان خستووەتە سەرتەوەرێک کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین و بە دۆداچۆنی گرنگی بۆ بکەین. سڵاوتان لێبێت و هیوادارم تاکۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن تاکو پێتان بڵێم بابەتی وانەی تایبەت و مامۆستای تایبەت چییە کە ئەمڕۆ بۆ تا جۆرێک لە مۆدێل لە ناو خوێندکاران بە تایبەت خوێندکارانی 12 ئامادەی کە بەداخەوە بە جۆرێکە کە ئەگەر بێت و مامۆستای تایبەتت نەبێ یا خودوانی تایبەتت نەبێ لای خەڵکی ڕەنگەوا بێت کە نەتوانی نمرەیەکی باش لە قۆناغی 12 ئامادەی بەدەستبێنی. ئەمانەی وەڵامی ئەو پرسیارەمان دەستکەوێ هەر بەڕاستی ئەگەر خوێندکارێکی پۆلی 12 ئامادەیی مامۆستای تایبەت یا خودوانی تایبەتی نەبێ ناتوانە نمرەیەکی باش بێنێ. هەروەها بابەتێکی دیکە بابەتی مەلزەمە کە خوێندکارانی 12 ئامادەی باش لەم بابەتە تێدەگەن کاتێک مامۆستایەک لە خوێندنگەیەک داوانیان پێ دەڵێتەوە دەڵێت ئەو پرۆگرامی کە وەزارەتی پەروەردەداێناوە لای بە مەلزەمەیەکی تایبەت بە خۆم هەیە بڕۆ لە فڵان چاپەمەنی لە بازار بیکڕە و لەسەر مەلزەمەیە ئەم ساڵی خوێندن تەواوەکەین. حەزەکەم لەگەڵمانە بن بۆی وەڵامی کۆی ئەم پرسیارانە لە نێو پرۆگرامەکە دەست بخەین و سۆراغی و بابەتە بکەین بزانین وانەی تایبەت و مامۆستای تایبەت چییە؟ لەگەڵمانە بن. ئێرە بەڕۆبەرایەتی گشتی پەروەردەی سلەیمانیە. لەگەڵ بەڕۆبەری گشتی پەروەردە قسە و گفتوگۆ دەکەم سەبارەت بە چاودێریەکانیان لەسەر ئەم بابەتە و هەروەها ئەو بڕیار و ڕاستپاردانی کە پێویستە ساڵانە دەربکرێت بۆ ڕێگریکردن لە دیاردەی وانەی تایبەت و مامۆستای تایبەت. ئەکرێ پێم بڵێ یانی ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە بۆ کرێت دایک و باوەک یاخود خوێندکار هەندێک جار خۆشی پێی وابێگەر مامۆستای تایبەت یا خودوانی تایبەتی نەبێ ناتوانن برێکی باش بێنێ. لەم چەند ساڵەیە سەر ڕایەوەی کە وڵات ڕوبەڕووی کۆمەڵێک دۆخی قەیرانی ئابووری و دارایی و نەخۆشی ئەوانە بووە. ئەمە زیاتر وای کرد کە قوتابیان و خوێندکارانمان ڕوو لە ناوەندە ناحکومیەکان بکەن بۆ ئەوەی کە بتوانن ساڵێکی تاوەتی بەپێی ساڵنامەی خوێندن بەرنەسەر و لەگەڵیشیا دایک و باوک سەپۆرتی زۆر باشی ئەو بابەتیانە کرد. بەداخەوە ئەمە بەشێکی بوو بۆ کارێکی بوو. بۆ کارێکی تریان کەمی موچەی مامۆستا و بارقورسایی ژیانی مامۆستایان کەوای کردبوو پەنابەرن بۆ ئەوەی کە وانەی تایبەت بە قوتابیان و خوێندکاران بڵێنەوە. ئێمە بە بەدیلی ئەوە کۆمەڵێک ڕێگریمان کردووە. بۆ نمونە تەلەڤیزیۆنی پەروەردەیمان هەیە هەموو بابەتەکانی تێدا بە جوانی ڕوون دەکرێتەوە و مامۆستا لەوێ ئەتوانێت بابەتەکە بە تاوەتی تەواو بکات لەگەڵ قوتابیان و خوێندکاران ئەگەر بیانەوێ لە ڕێگەی موبایلەوە یاخود لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە متابعەیەکی باشی تەلەڤیزیۆنی پەروەردەی بکەن. ئەوە حاڵەتێکیان. حاڵەتێکی تریان ئێمە ئی پەروەردەمان هەیە لە ڕێگەی ئی پەروەردەوە ئەتوانن متابعەی هەمووانەکانیان بکەن. لەگەڵ یا هەموو ئەو مامۆستانێک کە لە ناو ناوەندەکانی خوێندنن ئەوانەی کە تەجروبێکی زۆر باشیان هەیە لە ناوەندە حکومیەکانن. ئەوانی ناوەندە ناحکومیەکان ئەکسریەتیان مامۆستای تازە دامەزراون لەبەرەوەی بەپێی یاساکەیان وایە لە 120 ئەوانەی کە لەوێ کارەکەن مامۆستای قوتابخانە حکومیەکانن. واتە ئێمە ناتوانین 100% بڵێن ئەوەی کە لە ناوەندە ناحکومیەکان کارەکات تەجروبێکی زۆر باشی هەیە. خاتون نەرمین بەڕۆبەری کواڵیتی جۆری یەکەی سەرپەرشتیاریە لە وەزارەتی پەروەردە و بە تایبەت لە پارێزگای سلەیمانی ئەزمموی ساڵانێکی زۆر کارکردنی لە بواری پەروەردەدا هەیە. دەمەوێت لێی بپرسم لە چوارچەوی کارەکەیان کە چاودێریکردن و سەرپەرشتیکردنی سێکتەری پەروەردەیە تا چەند هەوڵیان داوە ڕێگە لە بوونی وانەی تایبەت و مامۆستای تایبەت بگرن و خۆ تا چەند لە پرۆسەی پەروەردە ڕازیە. ئێستا لەم سەروەختەیە چۆن چاودێری کواڵەتی خوێندن دەکەن بە تایبەت لەسەر ئەو بابەتی ئێمە دەزیشانمان کردووە کاتێک مامۆستا لە هۆڵی خوێندندا بتوانێت حەقی تەواوەتی بدا بەوانەکان بۆی خوێندکار ناچار نەبێ لە دەرەوە بە تایبەت و لە ڕێگەی پەیمانگا مامۆستای تایبەتەوە نەوەربگرێ. ئێمە لە قوتابخانە بە تایبەت لە خوێندنگە حکومیەکانە
پۆلی دۆنزەکان گرنگی تایبەتی پێدرێ میلاکی تایبەتی بۆ دانرێ بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانێت خۆتان نزانن بە بۆنەی باری ئابووری لە هەرێمی کوردستانەوە چەند ساڵە بە بۆنەی کۆرۆناوە دوای ئەوە بایکۆتەوە دوای ئەوە نەبوونی معاشەوە کێشەکان هەمیشە یەک بە دوایەکە بەرۆکی پەروەردەی گرتووە نەمانتوانیوە وەکو پێویست بابەتەکان بگەێنرێت بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە مامۆستایانی دڵسۆزمانەیە خەڵکی زۆر بۆ فامانێ لەگەڵ هەموو بایکۆتەکانی ساڵی پار و ئەم ساڵیشە کۆمەڵێک نەکەمی کۆمەڵی مامۆستای بامەک بەبێ معاش بەبێ هیچ داهاتێک پۆلەکانی دوانزەی بەجێ نەهێشتووە و بۆ شاید حاڵی ئەم قسانی منیش ساڵی پار و ساڵی ئەم ساڵیش یەکەمەکان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بۆ لەگەڵ ئەو هەموو کێشە و بایکۆت و نەبوونی معاش و کێشانەیە. مامۆستا دڵشاد عومەر کە ساڵانێکی زۆر وەک بەڕۆبەری گشتی پەروەردەی سلێمانی لە ئەرک و خزمەتتا بووە لە پاش دەستبەرداربوونی لە پۆستەکەی هاتووم تاوەکو پێکەوە هەندێک گفتوگۆ بکەین سەبارەت بە ئەو کێشە و گیر و گرفتانی لە ڕابردوودا لە نێو پەروەردە هەبوون و بە تایبەتیش دیاردەی وانەی تایبەت و مامۆستای تایبەت هەروەها بزانم لە ئەزمموی کاری خۆیەوە چ ڕێگە چار و پێشنیارێک بە گرنگ دەزانێ بۆم بابەتە. مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە پێزانینم هەیە کە دوایی دەستبەرداربوونت لە ئەرکەکەت بۆ یەکەم جارە چاپێکەوتنەکەیتوە ئێمەت قوبوڵ کرد. حەزەکەم هەم وەکو بەڕۆبەرێکی گشتیکە لە ماوەیەکی ساڵانی ڕابردوو بە نزیکەی 10 ساڵ لە ئەرکابووی و ئێستا ژۆک و کەسێکی بازمون لە بواری پەروەردە هەندێک گفتوگۆ بکەین سەبارەت بەو بابەتی کە دەستماخستۆتە سەرەویش بابەتی وانی تایبەت و مامۆستای تایبەت وە ئەو کواڵەتی کە ئێستا پرۆسی پەروەردەی پیاتەیە پەڕە لە هەرێمی کوردستان حەزەکەم دەواازەی گفتوگۆکەم بەوە بکەمەوە لەگەڵ جەنابەتانی لە ئێستادا ئێمە لە هەرێمی کوردستان دۆخی پەروەردە بە چیا تێپەڕێ. زۆر سوپاس لە خێر بێن سوپاس بۆ کەناڵی کورسات هەمیشە هاوکار بۆ پێشتر و من تۆزێک حەزم کرد دوورکەمەوە لە ڕاگەیاندنەکان بەڵام نمتوانی دڵی ئەو بشکێنم. مەمنونی سوپاس. بەنسبەت پرۆسی پەروەردە بەڕاستی قەیرانی دارایی ئەتوانم بڵێم یەکێکە لەوانەی بەڕێی پشتی پرۆسی پەروەردەی شکاندووە هەم بۆ مامۆستایان هەم بۆ خوێندکاران و کەسوکاریان و هەم بۆ دابینکردنی پێداویستیەکانی پرۆسی پەروەردە واتە چەند حکوومەت یان ئێمە کە لە مەسئولێت بین بڵێم پرۆسی پەروەردە باشە بەڕاستی باش نییە یەکەم لەبەرەوەی قەیرانە داراییەکە تەسیرکردوە سەر هەموو سێکتەرەکان تا ژینگەی پۆل ژینگەی قوتابخانە ژینگەی ماڵ حوسەڵی مامۆستاوە تااقەتی دایک و باوکو و قوتابی خوێندکاریش لەبەرەوە توانم بڵێم باش نییە و ئەگەر بەم ئاراستێش بڕە قەناعەتم وایە بێت پرۆسی پەروەردە فاتیحای بکرێن. دوانەوەندی شەید جەباری نمونەیی یەکێکە لەو خوێندنگایانەی کە ساڵانە ئاست و ئەنجامێکی بەرز پێشکەش دەکات و نمرەی باش بەدەستدێن خوێندکارەکانیان لە قۆناغی 12 ئامادەی لەگەڵ بەڕۆبەری خوێندنگاکە گفتوگۆ دەکەم و دەمەوێت لێی بپرسم ئایا ئەو خوێندکارانەی کە لەم خوێندنگایە نمرەی بەرز بەدەستدێنن چۆن پلانیان بۆ ساڵەکە داڕشتووە خۆ سەرجەمیان مامۆستای تایبەتیان هەیە یاخۆت وانەی تایبەت وەردەگرن لە دەرەوەی خوێندنگا؟ ئەکرێ پێم بڵێ ئەم بۆچوونە تا چەند ڕاستەیە خۆت تا چەند ڕێگەی تێچێکاوترێت ئەگەرەتەوێت نەتیجەیەکی باش ئەنجامێکی باشیە بێ مناڵەکە لە قۆناغی 12 بێ مامۆستای تایبەتی هەبێ بە لە خوێندنگای تایبەت بخوێنێ. باڵێ حەزەکەم کورتەیەک بڵێم لەسەر خوێندنگەکە ساڵی 2001 لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دامەزراوە ئەوەی ئەم خوێندنگەی جا کردوتەوە لە خوێندنگەکانی تر ئەو ڕێکاریەیە کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆی داناوە ئەویش وەرگرتنی 50 خوێندکارە ساڵانە بە پێی هەندێک ڕیزبەندی و بەرزی نمرەیە لەم جۆرە خوێندنگانە یعنی ئەمە شانازیە و شتێکی وەکو سلێمانی کە چۆن دایما هەموو شتێکی جوان و باشی تایە ئەمەش بە هەمان شێوەیە چکە ئەم خوێندنگەیە لە سەرتانسەری جیهانە هەیە تەنانەت لە
پایتەختی عێراقیش بەغاش لە ساڵانی 1970کانەوە هەیە ژینگەیەک کە بۆ خوێندکاری زیرەک کە یعنی ئەو دەرەجەی بەرز بێنێت و ئەم شتانە ئەو خوێندکارە خۆی من پێشتریش وەکو یعنی کە خبرەم هەبوو بێت و مامۆستا بووم لە مەکتەبەکانی ترا ئەو خوێندکارە خۆی ڕۆڵێکی گەورە ئەبینێت لە هەڵسوڕاندنی بابەتەکان و لە تەواوکردنی پۆلی 12 ترس و دڵە ڕاوکێ زۆر تۆ ئەبینیت کۆمەڵی خوێندکار هەیە هەتا پۆلی 12 زۆر دەرەجەکانی باشە و بە دەرچوونێکی باش دەرەچێ بەڵام لە 12 زۆر ئەنجامەکانی خراپە بێ ئەویش ترس و دڵە ڕاوکێیە ئێستا دیاریدەیەکی تریش هەیە هەبوونی ئەو پەیمانگا و دەرسە خصوصیانەی کە ئەچن ئێستا هیچ تەلەبەیەک باوەڕ ناکەم مامۆستای خصوصی و لە پەیمانگایە نەبێت بووە بە دیاریدەیەک بەڕاستی هاوڕێکەی هەیەی لە پۆلەکە بێ ئەوانی تریش هەموو هەیان بێت. دکتۆر ئاکۆ یەکێکە لەو کەسانی کە پسپۆری هەیە لە بواری پەروەردە و ئەزمموی چەند ساڵی خوێندنی ئەکادیمی هەیە لەم بوارەدا دەمەوێت زانستیانە بۆم شی بکاتەوە کە کێشە بنەڕەتیەکانی ناو بواری پەروەردە چین و دەبێت چی بکەین بۆ ئێمە بتوانین خوێندکارەکانمان لە قۆناغی 12 ئامادەی بە شێوەیەکی تەندروست و بێگرفت ئەم قۆناغە تێپەڕێنن. ئەکرێ پێم بڵێ یانێ ئەم پەیمانگەیانە یاخود ئەم پرۆسەیە بۆتە پاڵپشت بۆ پەروەردە یاخود بە پێچەوانەوە زیانی داوە لە سێکتەری پەروەردە. ئێمە بەداخەوە ینی خوێندنی ئێمە بە شێوەیەک نییە کە لە بنەڕەتەوە یاخود تانانەت لە ئامادەیەوە پسپۆری یا تایبەتمەندی یا حەز و خولیا بۆ مناڵەکان بدۆزینەوە بە شوێن حەز و خولیاکانەوە بڕۆین و بە شێوەیەکی گشتی ئێمە بە شوێن حەز و خولیای گشتی هاڕوین بەڵێ یعنی کۆی گشتی حەزە باوەکانە بزەبت ینی بۆ نمونە کۆی گشتی خەڵەگەیەوێت مناڵەکانی بچێتە کۆلێژی پزیشکی بە خۆشمەوە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە ئێمە لە قوتابخانەکانی خۆمان باسی ئەم دۆخە تایبەتەش ناکەین کە کاریگەری زیاتر کردووە ئەگەر لە دۆخی ئاسایشە بێ بەداخەوە قوتابخانە با بڵێن حکومیەکان نەیانتوانیوە ئەو توانایە بدەن بە خوێندکارانیان خوێندکارەکانی ئەمە بە شێوەیەکی گشتی تێر بکەن لە ئەو پرۆگرامە خوێندنانەی کە بتوانن نمرەیەکی باش بێنن یەک دوو جیاوازی نێوان خوێندنگایەک بۆ خوێندنگایەکتر و توانای مامۆسایەک بۆ توانای مامۆسایەکی تر و بەڕاستیت پێ بڵێم ئێمە یعنی پۆلی 12 هەر پۆلێکی تر وگوتم خەلەلەکە جەزریە خەلەلەکە ڕیشەیە ئەگەر ئێمە کە بەرۆی تۆ جاریای بیرت نازانم هەمومانەمان بیستواڵە قوتابخە ئەڵێ پرسیارەکان قورس بووە پرسیارەکان سووک بووە ئەمە پەیوەندی بە چیۆ هەیە خۆی هەڵەکەن ئەگەڕێتەوە بۆی ئێمە شتێکمان نییە کۆی پرۆگرامەکان بەیەکەوە بەستێتەوە وا بکات ئینسان بتوانێت قۆناغەکانی با بڵێن پرسیارەکان چۆن دابنێ یا ئامانجەکانی فێربوون لە قۆناغەکە دیار نییە بۆ جاریوا هەیە بینیت مەسەلەن پرسیارێک قورسترە لە پرسیارێکی تر و جاریوا هەیە ئەو مامۆستایە یا ئەو شێوازی کە پرسیارەکەی لادانرێت لە قوتابخانەیەک بۆ قوتابخانەیەکی تر جیاوازیەکات ئەمە ژواکە کادۆ گوتم بۆی ئەم نیگەرانیانەی خێزانەکان بڕەوێتەوە بە ناچاری ئێمە پەنابین بە پەیمانگاکان یاخود خولە تایبەتەکان. هاتوومەتە یەکێک لە پەیمانگا تایبەتیەکان لە شاری سلەیمانی کە ژمارەیە گوانەی تایبەتی قۆناغی 12 ئامادەی تیادا دەوتێتەوە لەلایەن کۆمەڵێک مامۆستایی شارەزاوە لەگەڵ بەڕۆبەری پەیمانگاکە قسە دەکەم تاکو بزانم ئەم پەیمانگایانە بوونەتە گرفت لە بەردەم پرۆسی پەروەردە یاخود بە پێچەوانەوە بوونەتە ئاسانکاری بۆ بواری پەروەردە. ئەوترێت ئەم پەیمانگایانە زەمینەیان لەبار کردو بۆ جۆرێک لە مۆدێل بۆ وانەی تایبەت و مامۆستای تایبەت کە دۆخەکە بە شێوازێکە هەندێک خانەوادەی خوێندکار تووشی مۆقیفێکی حراز بوون بەرامبەر بە خوێندکارەکانن کە ئیمکانێتە مادیەکەیان کەمە و ناچاریشن بیانێرن لەم پەیمانگا تایبەتیانەوە وانە بخوێنن ئەم دۆخە بۆچی ئاوایە؟ بەڵام من حەزەکەم بە پرسیارێک وەڵامی ئەمە بە مۆجارە بۆچی کە ئاوایە کێوە ئەڵێ
یعنی کێ بۆتە هۆکارێک بۆ دروستکردنی پەیمانگە ئەهلیەکان ئەگەر من وەکو کەرتی حکومی کارەکەی خۆم بە باشی بەڕێوە ببەم و هیچ کەم و کوڕێک نەبێت لە خوێندنگە حکومیەکانە و ئەو ئەرکەی کە پێیان سپێردراوە بە تەواوەتی جێبەجێ بکەن خوێندکار بۆچی پێویستی بە پەیمانگەی تایبەت ئەبێت کاک سەرتیب ینی ئێمە لە فەراغی ئەوانە دروست بووین نیەتەوەی بڵێ حکوومەت هۆکارە بۆ ئەم پەیمانگایانە دروست بوون من ئەڵێم کەم و کوڕی لە کەرتی پەروەردەیە وای کردووە کە پەیمانگە تایبەتەکان دروست ببێت و ئەو ئەرکەی کە ئەبوایە ئەوان جێبەجێ بکەن ئێمە جێبەجێکین بە باشتر بەس ئەی چی ئەڵێ بۆ خوێندکارانی بە بێوانەی تایبەت و مامۆستای تایبەت نمرەی باشیشانی ناوە خۆ لە خوێندنگای حکومیشن بێگومان ئێمە کۆمەڵک خوێندکارمان هەیە باشە کۆمەڵک جۆری خوێندکارمان هەیە زیرەکی هەر کەسێک جیاوازە ئێمە لەسەر ئەگەر قسە لەسەر ئەساسی تاک بکەین تاکەکان جیاوازن و توانای بیرکردنەوە و توانای وەرگرتنیان جیاوازە بۆچی پیشە جیاوازەکان دروستە بێ بۆچی کەسێک ئەبێ بە پزیشک کەسێک ئەبێ بە مامۆستا کەسێک واز لە خوێندن ئەهێنێت بیرکردنەوە و ڕۆئیای هەر کەسێک جیاوازە بۆ ژیان و بۆ خوێندن ئەو خوێندکارانەی کە نمرەی بەرز ئەهێنن لە ئاستێکی تێگەیشتنی بەرزان کە داهاتووی خۆیان زۆر بە بەرزتر ئەبینن وەک لەوەی کە پەیوەستی کەن بە خوێندنگەکە و بە مامۆستا و بە کۆمەڵک شتی ترەوە لەگەڵ دوان لەو خوێندکارانە گفتوگۆ دەکەم کە بەشداری خولێکی تایبەتیان کردووە لە یەکێک لە پەیمانگا تایبەتیەکان تاکو بزانم هۆکاری بەشداریکردنیان لە خولە تایبەتیەکاندا چییە ئاخۆ لە ناو خوێندنگاکانیاندا مامۆستاکانیان ناتوانن وەک پێویستوانەکانیان پێ بڵێنەوە دەکرێت پێم بڵێ بۆچی ئەتەوانی تایبەت خوێنی وەڵی تاکو بتوانم لە کاتی مەکتەبە بتوانم دەرسەکان بە جوانتر کۆنتترۆل بکەم و تاوکو لە کاتی مەکتەبە ئاستم بەرزتر بێ ئەڵێن بۆیە خوێندکارەکانیان بۆ وانەی تایبەت دانێک جار لەبەری مامۆستاکان لە پۆلە ناتوانن بە باشی وانەکان بڵێنەوە مامۆستاکان تۆ لیان ڕازی دەوانی خۆت کە واناڵێنەوە بە باشی وانەکە ئاگەێنن بەڵێ زۆر بە باشیوانەکە شەرحەکەن و زۆر بە جوانی تەلەبەکان ئەتوانن تێبگەێنن بەڵام کێشەکە ئەوەیە جاری وایە لە کاتی مەکتەبە لەوانە نییە فریا بکەون تەواویکەن بە جوانی ئیتر لەبەر ئەوە لە کاتی دەورە شتا ئەتوانی بە جوانی تەواویکی ئەوەی کە تۆ ئێستا چەند ڕۆژە هاتووی لەم پەیمانگای من ڕاستی یەکەم جاروتیانێکی 6 دەست پێەکەین بەڵام دوایی وتیان بۆ دوای جەژن باشترە کەواتە لە 11 دەستم پێ کردو تاوکو ئێستا ئەنی هەستەکەی بۆ نە مامۆستای پەیمانگاکە لەگەڵ مامۆستای بڵین خوێندنگاکەی خۆتە جیاوازی هەیە لە گەیاندنی وانەکانیان وەکو یەکە وڵی ڕاستی وەکو یەکە لەبری من هەر مامۆستای مەکتەبی خۆمم گرتووە هاتوون ئەنی هەر مامۆستاکەی خۆتە لێرەوانەوە پێڵێتەوە بەڵێ لەبری من زیاتر لەوانتی ئەگەم نەشم ویست یعنی چۆن بڵێ بڕۆم بەلای مامۆستایەک کە من نەزانم شێوازی دەست بۆچی تۆ کە مامۆستای خۆتە بۆ لە ناو پۆلا لە مەکتەبەکەی خۆ گوێ لێ ناگری بە ئەبێ بەوانەی تایبەت پێ بڵانی کات نییە لەوێ چییە بابەتەکە چکەوە پرسیارە بەڕاستی وای لەوانێ ئەخر لەوانێ لە کاتی مەکتەبە فریان نەکەوین ینی لە بەروی کاتی مەکتەب زۆر کەمە لە چاو ئەو دەورەی کە ئێمە ئێخوێنین لەوانێ من ئێستا لە مەکتەب فریان نەکۆم هەنێ بابەت بخوێنم مامۆستا بە سەریعی شەرحیکە بۆیە لە دەورەکە جوانتر زەبتیەکەین کواڵەتی خوێندنگا حکومیەکانی ئەمە لە چه ئاستێکایە ئێوە ڕقیب و چاودێرن بەسەر ئەم خوێندەرگایانەوە کە بەڕاستی بتوانن بەو شێوەیە وانە بڵێنەوە کە خوێندکارەکە سوودی دەبینێ کاکسرتی بێمە 1410 قوتابخانە و خوێندنگە و باخچەمان هەیە و بە کۆمەڵگەشەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەرۆدیستێمانی 39,000 مامۆستامان هەیە 6,000 فەرمانبەرمان هەیە ئەم ڕێژە زۆرەی ناوەندەکانی حکومی و ئەم ڕێژە زۆرەی میلاکات کە هەمانە هەمووی بۆ خزمەتی قوتابیان و خوێندکارانی خۆمانێ و لەگەڵیشە ساڵانە کە ئاستی زانستی قوتابخانە و خوێندنگە و کۆمەڵگە و پەیمانگاکان دەرەچێ هەمیشە قوتابخانە و خوێندنگە حکومیەکان و پەیمانگا حکومیەکان لە پێشەوە قسەیەکی تر هەیە ینی ببورە ئەڵێ بۆ نمونە زاری وایە هەر خودی مامۆستایان خۆیان کە مناڵەکانیانە خەنە خوێندنگای تایبەت نازانم ئەمە تا چەند دروستە جەنابە بەڕێوەبەری گشتی و پێشی ڕێزمۆنی کاری مامۆستایەتە بۆ هەر بەڕاستی وایە ینی مامۆستایان زیاتر خولیانەوەی مناڵەکان لە خوێندنگای تایبەت خوێنن کەوتۆتەوە سەر تاک من زۆر ئیمانم بۆیە تاک بۆ خۆی توانێت داهاتووی خۆیەوە کەشی دیاری بکە و بڕوان بە چاولێکەریکردن نییە من لەبەرەوەی هاوڕێکەم یان مامۆستایەکی ڕەفیقم مناڵەکەی بردوتە مەکتەبێکی تایبەت یان مناڵەکەی خاتە دەورەوە تۆ تەسەورەکەی کاکسەرتی بنە تا ئێستا هەموو هاوینێک مناڵەکانم نەبردێتە بەر خولی پەرەپێدان
و ڕەنگەی حکومیش خوێنن لە خوێندگی حکومیش دەخوێنن بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئێمە مامۆستامان هەیە مناڵەکەی لە هاینە نائەبا بۆ خولێکی پەرە بێدا لە زستان هاینێتەوە مەکتب لە هەمان کاتیشانە سوودی لە خولەکە بینیوە نتوانێتی لە مەکتبی شاوە سەرپۆتو بێت. ئەوەی کە من پرسیارم کردووە هەندێک جار خوێندکارەکە لە دەرەوە هەر مامۆستاکەی خۆیەتی وانی تایبەتی پێڵێ کە لێ پرسی ئەڵە جیاوازی زۆرە لە شێوازی گەیاندنی وانەکە ینی تۆ بەڕێزە دڵنیام ئەزمونە دەیەوە گەڕاوی تووە لە چوارچەوەی کارەکە تا زانێری تەواو دێ هەر بە ڕاشکاوی پێم بڵانی مامۆستا جیاوازیەکە لەوەی کاتێ لە قوتابخانەیەکی حکومی وانە ئەڵێتەوە لەگەڵەوەی لە دەرەوە بە تایبەت خۆی کۆمەڵی هۆکار هەیە ئەو جیاوازیە دروستەکە یەکەم کاتەکانی داوامکردن لێرە کاتی ئێمە دیاریکراوە 40 دقە مامۆستا لە پۆلە دوو بیناکەلەوە چه مولائیم و لەبار نەبێ هەم لە ڕووی گەرمیەوە هەم لە ڕووی ساردیەوە نەتوانێت پێداویستەکان دابین کە جاری وایە میلایکی تەواو مامۆستای تەواو دابین نەکرا ئێمە ئەم ساڵ و ساڵی پاریژ هەتا مانگی 12 و تا مانگی یەکیش بابەتمان هەبووە نەخوێنراوە بۆ نمونە فیزیای پۆلی 12 نەخوێنراوە بۆ نمونە کیمیا نەخوێنراوە ئەم بابەتانە کاریگەری خراپێ بۆ جاری واوە لەبەر ئەمە ناچار بوون پەنامان بردووە بۆ کەسانێک یان وانە بێژ بووە یان ئەزمونێکی کەمی بووە هەر بۆ ئەوەی بابەتەکە بڕوە ئەمانش یەکێکە لە کێشە سەرەکیەکان وە خاڵێکی تریش ئێمە ینی بەڕاست نەبوونی مەعاش و نەبوونی ینی فراهەم نەکردنی پێداویستەکانی مامۆستا کاریگەری ڕاستە خۆی لەسەر مامۆستا ئەبێت لەگەڵ هەموو ئەمانەشە حەزەکەم دڵنیاتان کەمەوە لەگەڵ هەموو ئەمانەشە نیسبەی نەجاح و زیاترین ئەوائیلەکان لە قوتابخانە و خوێندنگا حکومیەکان دێن خەڵک لە هەرێمی کوردستان وڵاتیان گەشتونەتە جێگەیەک تووشی فۆبیایەک بوون ئەگەر خوێندکارەکەیان لە پۆلی 12 ئامادەیی بێ مامۆستای تایبەتی نەبێ وانەی تایبەتی نەبێ و کەشێکی تایبەتی نەبێ بۆ ناتوانێت سەرکەوتو بێ ناتوانێت لەبرێکی باشیش بەدەستبێنێ ئەمە تا چەند ڕاستە من دڵیام تەمەند خۆی شتێک ڕاستە هۆکارەکەشی هۆکار قوتابی و خوێندکار و کەسوکار و مامۆستاش نییە هۆکارەکەی ئەو سیستەمی وەرگرتنی قوتابی خوێندکارەیە کە حەز و خولیای قوتابی خوێندکار وەلانراوە نمرە بووە ئەساسی وەرگرتی قوتابی خوێندکار کە نمرەش بوو حتمما قوتابی خوێندکار کەسوکارەکەی هەوڵای مناڵەکەی دەرەجەیشی باش بێنێ هۆکارەکەش چێ لەبەرەوەی خۆتەزاری ئەو کۆلیجانیانە و ڕشتانی کە بەرزن وەکو توب و مەجۆرەکانی وەسەیدنەوە ئەندازیاری ئەمانە ئەتوان سبێنە ئیشێکی خۆشیێنی بکەن لەبەروی دامەزراندن نییە واتە هەمووی هەڵپەیەماکەن جگەلەوەی هەندێک منافەسی شەریفانە و هەندێک منافەسی ناشەریفانشمان هەیە یعنی چاولێکەری و بەراوردکردنی مناڵی من بە مناڵی کیشکە و بۆچی ئەو دەرەجێنەوە بۆ نەمێنەوە ئەمە ئەبێتەوەی ئەوەی کە دەرسی خصوصی زیادکە ئەتوانم بڵێم ئێمە لە ئەوە چەند ساڵە حکومداری هەین ڕاستە فەلسفەیەکی جوانی پەروەردەمان هەیە بەڵام هیچی جێبەجێ ناکرێ بەڵکو شخصی وەزیرەکە سەربەچلایەنێک بێ زیاتر ڕاستی حیزبایەتی و ئامانجی حیزبایەتی خۆی چی ئەماکە ئەگەنا ئاوی تری هەمووی حیبرە لەسەر وەرەق هیچی نییە باسی دیاردە و کرانی ڕێک ئەوە ئامانجی پرسیارەکەی منە هەنی ئەمەن بۆتە جۆرێک لە چاولێکەری کە هەندێک جار تەلەبەیەکی 12 ئامادەیی تەبێ یەکسانە بۆی کە دەبێت مامۆستای تایبەتی بەر لەوەی بەڕێوەبەربی جەنابێنی ئەزمموی کاری مامۆستایەتی تەیەوە ساڵانێکی زۆرە خزمەتەکە ینی هەر بەڕاستی ئەگەر خوێندکارێک لە پۆلی 12 دەبێ بەبێ مامۆستای تایبەت ناتوانێت نمرەی باش بێنێ بە تەکی دەیهێنێ بەڵام ئێستا یعنی کە ئەچێتە پۆلی 12 یەکسەر پرسیاریەوەی لێکرێ مامۆستا خصوصیەکانی چێن بەبێ ئەوەی کە ئەو هەموو کەسەکان ینی خێزانەکەی یا چوتە پۆلی 12 کێت کردووە مامۆستا تەسەورەکەم ئەو خوێندکارە خۆی پێشتریش کە دەرەجەی بەرز هاتووە و خوێندکار چۆتە کۆلێژە بەرزەکانیش و پۆلی 12شی تەواو کردو و مامۆستای خصوصیشی نەبووە بەڵام ئێستا بەڕاستی بۆ بە دیاریدا شتێک قسەیەکی باوەیە حەزەکەم جەنابێ بەڕێوەبەری مانی بەڕاشکایی وەڵام بیتەوە مەسەلەی مامۆستای تایبەت ئەڵێن هەندێک جار مامۆستا خۆی زەمینە لەبارەکە بۆم دۆخە چۆن لە خوێندنگاکە وانەکە بە باشی ناڵێتەوە یان حەقی تەواوەتی بەوانەکە نایە بە جۆرە لە جۆرەکان دۆخێک بۆ خوێندکارەکە دروستەکان ناچار بەوە بێت کە مامۆستای تایبەت ئێمە تا چەند وایە خۆی مامۆستا مەلیکی پۆلەکەیەتی ینی کە ئەچێتە ژوورۆ دەرگاکەدا ئەخات لە
پۆلەکەیە خۆی هەموو ئیترە بێ بە سەرۆکی پۆلەکە و خۆی ئەو دەرسە شەرحەکە من مامۆستا یعنی بە پێی ئەزمموی خۆم مامۆستا هەبووە کە زۆر بەو پەڕی ویژدانەوە دەرسەکەی زۆر بە جوانی شەرح کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە تەلەبەی خصوصیشی هەبووە بەڵام هەشە بەعکسەوە یعنی تر ئەکەوێتە سەر ویژدانی چێ بەرپرسیارە لەو دۆخەکە بێ نێڵی مامۆستایەک حەقی تەواوەتی نەیە بە دەرسەکە ئەبێ سەرپەرشتیکردن هەبێ هی مامۆستایانی لیژنە یعنی زۆر ئیشکراوە لەسەر لەو بابەتەیە لە پەروەردەیە لەو ڕۆ لە دۆخەکە ڕازیت نەک لە ناو خوێندنگاکەی خۆت باسی گشتی یەکەم گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام گۆڕانکاریەکە ئەتوانم بڵێم ئیشکراوە بەڵام پێویستی بە ئیشی زیاترە بەڕاستی ئەمە چۆنە بێ ئیش لەسەر بنیادی کەسەکان بکەین ئیش لەسەر بنیادی ئەو خوێندکارانە بکەین کە قۆناغ دێنە سەرچکە هەندێک جا بەڕاستی خوێندکارەکە خۆی حەزی بۆ شتێکەیە بەڵام لەبەر ویستی کە سوکارەکەی پێ لە حەزەکەی خۆیێنێت زۆر گرنگە لەوەی کە ئێمە ئیش لەسەر گۆڕانکاری ئەم تێڕوانی نەبکەین لە ڕاستیە ئێمە بە شێوەیەکی گشتی پەروەردەی ئێمە ئیش لەسەر میل و حەز و ئارەزوو و توانا و لێ هاتووی ناکات پەروەردەی ئێمە تەنها ئیش لەسەر زیرەکی ئەکات و زیرەکیش ئەزانی یەکێکە لە جۆرەکانی هەموو زیرەکیەکان ئێمە لە ڕاستیە ئیشمان لەسەر ئەمەیە ئەوەش بۆ وای لێ کردووە ئێمە ئەزانین بۆ نمونە لە کاتێک کەسێکی دەوروبەری من دەوروبەری تۆ کاتێک هەندێک دەرچووی هەندێک کۆلێژ یا هەندێک پیشە ئەبینێتەوە سێرێکە ژیانی دابینترە با بڵێن لە ڕووی موچە لە ڕووی کەسایەتی ناو کەسایەتی کۆمەڵایەتی لە هەموو ئەم ڕوانەوە سێرێکی کەسێکی جیاوازترە بۆیە هەمومان جەختێکی نووسەرەوە بۆیە بۆ ئەمە پێش هەموو شتێک ئەبێ ڕوئیای کۆمەلگا بگۆڕی بێ ڕوئیای کۆمەلگا بگۆڕی بۆ نمونە ئەبێت چینێکی بەرز و چینێکی مامناوەت دەمێت ئەبێت جیاوازیەک لە نێوان بەسم بە نمونە پزیشکێک و ئەندازیارێک و مامۆستایەکان نەبێ چکە هەر هەمویان خزمەت بە کۆمەلگاکە نوت نەک ئەوانە تەنانەت بە پاکەرەوەیەک کە خۆتەزانی ئەمانە هەر هەمویان وا بڵێن کەسەی گرنگ و ڕۆڵی گرنگیان هەیە لە ناو کۆمەلگا و کاریگەریشیان هەیە سەر کۆمەلگا بۆیە گرنگترین شتەوەی لە ڕاستیە بێ ڕوئیای کۆمەلگا بگۆڕێ بەوەی کە با بڵێن جیاوازیانە نەهێڵێ شتێک لای من بوو بە پرسیاریانی هەر لێرە لە پەیمانگاکە جەنابە لەگەڵێک دوو لە خانەوادی خوێندکارەکان قسەم کرد باسیێواکەن ئەنی مامۆستاکە بەپێی بڕی پارەکەش ینی وانەکاڵێتەوە ئەگەر بۆ نمونە بە 100,000 مامۆستایەگەگری بە جۆرێک پێ دەڵێمەوە بە 200 بە جۆرێک ئەگەر بە ملیۆنێ و باسی بەڕاستی ڕقەمی گەوراکە منامەوە بێت بە جۆرێک لە ڕیکلام بەس هەز ناکە ئێمە جۆرێکە لە بزنس ینی تۆ ئەگەر بڕیارە پەیامێک بگەێنی یا زانیاریەک ببەخشی نابێ بەڕاستی بە پارە هەنی پێوەری بکەیت ڕاستە دروستە ئێمە هیچ کاتێک لەگەڵەوەیانە بووین کە مامۆستا خوێندن بە مقابل بە بڕەپارێکی زۆر بە خوێندکار بە چونکە یەکەم پیشەکەی خۆیەتی ئەمە بەرپرسیارەتێکی مۆراڵیە کە پێویستە کاتێک کە تۆ لە بەرپرسیارەتێکیت بەرپرسیارەتەکەی خۆت بە جوانی بگەێنیت ئەمە پەیوەندی نییە بەوەی کە ئەگەر تۆ بڕەپارێکی باشتر بێت بە من بە باشتر تۆ تێ ئەگەێنم ینی ئەمە لە مۆراڵی پیشەی کەم ئەکاتەوە ئێمە هیچ کاتێک مامۆستامان بۆ شەوەی ئاراستە نەکردووە کە ئەگەر پارەی باشتریایتێ وانەکەی بە باشتر پێ بڵێرەوە ئەگەر پارەی کەمتریایتێ بەشی بەقەدر پارەکەی خۆشتی پێ بڵێ شتی وانیە لە پەروەردەیە ئێمە پەروەردەکارین پێش ئەوەی کە خاوەن کاربین. هۆکار چییە کە خوێنکار حەزەکوانی تایبەت خوێنێ؟ ئەڵی لەوەی بارودۆخەکەەوە یانی لەوێ باشترە لە پێماگەکە باشترە لێرە 2 ساعتە بەس لێ 40 دقەیە نەبوونی کاتەکە دەورەبینێ و مامۆستاکە لێرە جوانتر شەرحی ئەکە وەک لە کاتی مەکتەبەکە لەبەرەوەی پێویست نییە بە کاتەکە لێ 40 دقەی ناتوانێت ئەوەی لە دڵی خۆیەتی بە باشی بێت لە تەلەبەکەی بگێت. ئەو زۆر پرسیارەکە گەشاد بۆ من کە تۆ مامۆستاکەی خۆت لێرەوانەی تایبەتە پێڵێتەوە بەتەنها هۆکار کاتەکەیە وڵای هەر کاتەکەی و نەبوونی کاتەکەی هەرمانانی بۆی ئەبەستمەوە کە کاتەکە لێ 40 دقەی بەس لێرە 2 ساعتە ئەتوانێت بە ئیسراحەتی خۆی بە شوێنەی بە جوانتر شەرحیکە. باشە هەستەکەی جیاوازی هەبێت لە شێوازی گەیاندنەکە مامۆستاکە لە خوێندنگاکە لەگەڵ ئێرە؟ بەڵێ جیاوازی ئێستا هەنێ مامۆستای ئەسڵەن مەکتەبی ئەهلیشی هەیە لەوێ جوانتر شەرحیەکاتەوە واز لە حکوومەکە نەبووە لەگە لەبەر پارەکە هەنێ مامۆستای ئەیکات ئەمە قسەیە نیە تۆ بڵێ
مامۆستاکە لەبەر پارەکەیە باشتریڵێتەوە بەڵێ ئێستا هەنێ مامۆستامان هەیە ئەڵێ من واز لە حکوومەکە هێنم واز لە پاری حکوومەتەکە هێنم خۆم لێ مەکتێبێکم هەیە و لێ زیاتر پارەکە ئەڵێمەوە یان بەهۆی پارەکەوەی لێ باشترم ئێنێ جوانتر شەرحیەکەم. خوێندکاران ئەڵێن هەندێک جار دۆخێک دروست بووە مامۆستاکە بە جۆرێک وانەکاڵێتەوە کە ئیجباربی بەوەی داواکەی بە تایبەت دوانە کۆپێ بڵێتەوە و یا بابەتێکی دیکە بابەتی مەلزەمە مامۆستاکە دێ ئەم پرۆگرامی کە وەزارەتی پەروەردە دایناوم هەموو شارەزایە کە تایە ئیشیان کردووە ئەڵە لای بە ئەمە ملزەمەیەکی منە لە فلان چاپەمەنی لە فلان شوێن بڕۆ بیکڕە با لەسەرەوە پرۆگرامەکە تەواوکەین لەم ڕۆ چاودێریەکتانەوە دۆخەکە چۆن ئەگە بەڕاشکای وەڵام بیتەوە. کاک سرتی دوو بابەت ڕوژان یەکیشان مامۆستانی حکومی چۆن ئەڕۆن لە ناو کەرتە تایبەتەکانە کارەکەن بەڵێ دیارە وەزارەتی پەروەردە ڕێنمایی دەرکردو لەسەر و بابەتە باشە هەموو مامۆستایەکی حکومی کاتێک گەچێتە ناو ناوەندێکی ناحکومی گرێبەستێکا لەگەڵ مکتتەبێکی ناحکومیە بەڵێ ئەبێ موافقەتی وەزارەتی پەروەردە وەربگرێت کە لە ناو مکتتەبە حکومیەکەی ئەو بەشەوانانێکە ئێڵێتەوە کار ناکاتە سەر ئەو بەشوانێکە لە مکتتەبە ناحکومیەکەی لە تۆ کار ناکاتە سەر مکتتەبە حکومیەکەی وە لە مکتتەبە حکومیەکەی بەشەوانەکانی بە تەواوەتی ئەڵێتن بۆ بابەتی مەلزەمە و ڕێگە پێدراوە بۆڵە ڕێگە پێدراوە بەڵام بۆ مەرجە کە مکتتەبە ناحکومیەکە کار ناکاتە سەر دەوام ببرمێتە ڕێگە پێدراوە وانەی تایبەت بە خوێندکارێکی خۆی بڵێتەوە کە لە خوێندەگا وانەی پێڵێتەوە ئەمەیان پەیوەندی بە خودی خوێندکارەکە خۆیەوە هەیە و لەگەڵ مامۆستاکە بەستۆ خۆت پێوانیمانە ئەوەی لە پۆلیڵێتەوە لە تایبەتە کەژمامان شێو کەوتۆ سەر ویژدانی مامۆستاکە چکاگە بڕیار بێ لە پۆلا بۆ شێوە بیڵێتەوە کەواتە خوێندکارەکە پێویستی بۆ چێ بە تایبەت ئەزانی کاک سەرتیب هەندێک جار خوێندکارەکە بۆ خۆی پێی خۆشە بە تەنیا دەرسی پێ بوترێن من دڵنیام لەوەی مامۆستا ئەوەی کە پێیەتی وەکو خۆی لە ناو پۆلا ئایلێتەوە باسیەوە ناکەم ئەگەر مامۆستایەک خوا نەخواستە تایەتی بە ویژدانەوە نێڵێتەوە بابەتی مەلزەمە هەموو ساڵەگە و کێشەیەکی بینی کێسە لە بەر دەرگا کۆمەڵێک خوێندکار کۆبوونەوە دەرەجەکانیان بەدڵ نییە هیچیە هی ئەوەیە کە لەسەر مەلزەمە ڕۆیشتەوە لەسەر کتێب نەڕۆیشتەوە چکە پرسیار لەسەر کتێب دانرێ لەسەر مەلزەمە دانادرێ هەندێک جار مامۆستا لەسەر مەسئولیەتی خۆی و بەویستی خوێندکارەکە خۆشی ئەڵێ منەم کتێبە زۆر گەورەیە ناتوانم زەڵبتی کە مامۆستاجیان بۆمان کورتکەرەوە لە مەلزەمەیەەکە بەس مامۆستامە نەویستی مامۆستاکەی نەویستی خوێندکارەکە یاسایەکە ئەمەی ڕێکستۆ پرۆگرامێکی پەروەردە دایناوە کەواتە مامۆستا خوێندکاری زبارن لەسەرم پرۆگرامە بڕۆن ینی هیچ شتێک پاساو نییە بۆی مامۆستاکە بتوانێت مەلزەمەکی خۆی بەرێتە ناو خوێندنگاکەیانەوە بەڕاستیە بە ئێوە زۆر چاودێرم لەسەرەوە بابەتە هەندێک لە خوێندکارەکان مامۆساکەی جبارەکە ئاڵێم کتێبە گەورەیە بۆمان زەڵت ناکرێت بۆمان کورتکەرەوە کامی مهمە پێمان بڵێ بەڵام زۆر جار هەیە کە پرسیار دێتەوە لە بابەتانە دێتەوە کەوان تەچیان کردو مامۆستاکەی بۆ بە جۆرەك لە بەزدەست بزنسیشی پێ واکرێ بەد بێگومان ناوبانگی مامۆساکەشی تیا بەکارێت ئەو تێ مامۆستایانی دوانزەی ئامادەی هەنی زانستەکەیان کردۆ بە جۆرێک لە بزنس و خەریکی فرۆشتنەوەین بە خوێندکاران هەر بە زمانێکی سادەی خەڵگەڵ هەمویان لە ڕووی مادیە زۆر متەمەکێنن لەبەرەوەی بزنسەکەن بە زانستەکەیانەوە ڕاستە ئەمە قسەیەکی ڕاست ئێمە ناتوانین لە ڕاستەکان خۆمان لابین ئەمە دروستە و زۆری شوایە بەڵام مامۆستاش حەقێتی لەبەرەوەی معاشی نییە سێ مانگ جارێ معاش وەرەگرێ ڕوبع معاش وەرەگرێ نیوە معاش وەرەگرێ ناتوانێت بڕۆ عەرەبانەیەک دەستگێڕ بێ ناتوانێت بڕوا دوکانێ دانێ ناتوانێت بڕۆ ئیشەکە مەجبورە لێرەوە لە ڕێی زانستەکەی خۆیەوە ئەتوانێت داهاتی بەخۆی دابین کە ئەمە یەک دووش ئەو بابەتی کەلایەتی بابەتێکە خۆی قاڵ بووەتەوە تایە مادەم قاڵ بووەتەوە ئەکرێ خەڵک ئیسیفادی یعنی مناڵی خەڵک ئیسیفادی لێ بکات لە یابانە ئەڵێ ئەگەر مامۆستایەک نابێ مامۆستایەکت بینی ئەبێ 1 مەتر لە دوای مامۆستاکەوە بڕۆیت بۆ نەبا سێبەرەکەی پێی لێنیت ئەمە ئەوەندە نرخ بۆ مامۆستا دانێن بۆ پەروەردەکەنەوەیەکی تەندروستی بەجددی ینی بە شێوەیەکی وا پەروەردە کاریان لەسەر کردووە کە مرۆڤیان پەروەردەکردەوە مرۆڤیان دروست کردووە بەڵام لای ئێمە بەداخەوە ینی ئەوەندە نەهامەتی ئەوەندە بەدبەختی زۆرە زۆر تاوان زۆر مەشاکل دروستەکە کە خوێنکارە کە ئەمە خۆی لە دنیاە تاوانە ئەگەر کەسێک خوێنکار بێت بڕات تاوانێک جێبەجەکە کەواتە پەروەردەیەکی دروستیە من زۆر جارەڵێم ئەگەر لەسەر جادا سیارێک با لە ترافیکێکی سوور ئەوە خەتای پەروەردەیە خەتای سایقەکە نییە خەتای پەروەردەی ئەوەی کردو چکە ئێمەی پەروەردکار نەمانتوانیوە پەروەردەیەکی دروست بکەین تا خوێندکارەکان تا خەڵکەکە وا پەروەردە بن وەکو مرۆڤ بیرکەنەوە وەکو مرۆڤ ئیش بکەن وەکو مرۆڤ هەڵسو کەوتکەن کەواتە پەروەردەکەمان نادروستە ئێستا بە دڵنیاییەوە
جەنابە ئەزمموی ساڵانێکی زۆرە هەبووە لە بواری پەروەردە حەزەکەم ڕاشکاوانە پێم بڵێ هەر بەڕاستی مامۆستامان هەیە بزنس بە پیشەکەیەوە بکە و نێوێ لە پۆلە حەقی خۆی بابەوانەکە بۆی لە دەرەوە ئیسیفادەیەکی مادی بکە. ئەتوانم بڵم نییە ڕاز ناکەم هەیە بەڵام بە دەرەجەی کەم چکە لە هەموو فئەیەکە خۆتەزانی خەڵکێک هەیە بڵێن پۆستەکەی ئیشەکەی بەکارێنێ بۆ ماڵێم نییە نەخێر هەیە بەڵام بە پەنجەکانی ئەشمێرێن ئەو زۆرە نییە و واقعیش پێ بڵم ئەمەش هۆکارەکەی وەکوتم بارە ئیقتصادەکەیە ئەگەر حکوومەت موچێکی باش بدا بە مامۆستا و بژێوی ماڵ و مناڵی دابین بکە و هەندێک ئیسtisنا بکە بۆ دەوائیرەکان بۆ چارەسەرکردن بیمەی تەندروستی ومانی هەبێ من قەنەعەتم وایە مامۆستاش نەپەناباتە بەردەستی خصوصی نا ئەبێتەوە ئەوەشی کە پیشەکەی بەکار بێنێ بۆی کە لە پۆلە باش دەرز نڵێتەوە بۆی بچێتە پەیمانگایەکی پیشەیان بچێتە ماڵەوە دەرز بە قوتابیان خوێنکار بڵێتەوە کە بەداخەوەڵم ئێستا بۆتە نووسنگی دەرسی خصوصی واتە ئەوشمان بۆ دەبسووە. گرفتێکی ترمانەیە کە بەڕاستی نازانم ئەمە لە خوێندنگاکەی جەناب تا هەیە یاخود نا بەڵام بۆ بە دیاردەوە خوێندکاران تا ڕادەیەک جیرۆدەن پێوەی بابەتی مەلزەمەیە کە مامۆستا دێت واز لەو پرۆگرامایەنێت و مەلزەمەیەک دروستەکە کە ئەوەی کە من زانیاریمە بێ هەندێک جار پرسیارێگێتەوە ڕەنگە لە مەلزەمەکەیان نەبوو بێ من گرفت بۆ خوێندکارەکە دروستەکە حەزەکەم لەسەر ئەمە سەرنجی خۆتم پێ بڵیانی دیاردەی مەلزەمە چییە؟ ئەمە جۆرێک نییە لە بزنس کە مامۆستا ئیستیغلالی دۆخەکەی کردو بۆەوەی کە بەهۆی ئەم بابەتەوە گیرفانی خۆی پڕ بکە. من وەکو ئەزمموی خۆم بە هیچ نوع مەلزەمەم بەکار نهێناوە چونکە لە کۆتاییە ئەو مامۆستایی ئەو لیژنەی کە پرسیارە وەزاریەکاندا ئەنێ لە 9 هیچ مەلزەمەیەکی لەلانە تەنها کتێبی منهەجەکەی لەلایە لەبەرەوە ئەو خوێندکارە ئەگەر بیاوێت تەفەوق کات و دەرەجەکەی بەرز بێت تەنها بێ لە کتێب و منهەجەکە یاسایی بکات. هەندێک لە کێشە گرفتەکانی یاسا هەنیان بابەت و بڕیاری پێویست هەن بێ بەس لە ئەرزی واقعدا جێبەجێ ناکرێت نی بڕیارەکان کاتێک دەگەنە قۆناغی تەرفیزکردن و جێبەجێکردن ناکرێت هەنی بۆچی لە سێکتەری پەروەردەم گرفتەمانەیە بۆچی یاساکانۆک خۆێرەڕەوی خۆیان ناگرێت کۆمەڵێک هۆکارە یەکێک لەوانە لە ڕاستیە بەشێک لەوانەی کە سیاسەتەکە دانن ئەسڵەن خۆیان یعنی هەڵقڵاوی ئەو ژینگەی پەروەردەیە نین بەشێکیان تۆ خۆ دەزانی بەشێک خەڵک بەهۆی بوونی ئینتیمایەکی سیاسی یار بەهۆی بوونی چوزانم پێگەیەکی سیاسیەوە هەندێک جونگە وەرئەگرێت کە لە ڕاستیە حەق نییە لە پەروەردەیە وابێ یعنی خەڵکی پسپۆڕە بێ بخرێتە ناو شوێنی ئەوە بۆی سیاسەتی گشتی سیاسەتی پەروەردەیی باشدار دوو ئەو سیاسەتانەوە گوتم خەڵکانێک دانێ خۆیان پسپۆڕین دوو یعنی لە ڕاستیە جۆرە سیاسەتێک دارن کە ڕەنگە منطقی یان واقعی نەبن بۆیە بۆ نمونە سەیرەکەی هەندێک سیاست دانرێت کە لە ڕاستیان لە جێبەجێکردن ئەمە دەستەوسانە بین ناتوانین دە جێبەجێکارێکی باش بین بۆ ئەو سیاستان و هەندێک لە سیاسەتەکانیش لە ڕاستیە کاتێک جێبەجێکرێن جێبەجێکارەکانمان ئامادەی نەکرد ئامادە نەکردو بۆ ئەم ئیشە. یعنی ئەوەی کەل بۆ من بۆتە پرسیار بەڕاستی ئەم جۆرە لەوانی تایبەت و لە مامۆستای تایبەت هەندێک جار ئەنی بە پێچوانە شکاوەتەوە بەسەر خوێندکارەکەیە ئەنی چەند هزار دلارێکی بۆ خەرج کردووە دایکەکە یان خودت باوکەکە دوای خوێندکارەکە لەو سەرۆنمرەیەکی زۆر کەمی هێناوەکە ئەمە دوو جار گرفتی بۆ ماڵەکە دروست کردو یەکەمیان بارودۆخە دەرونی خراپەکە کە خوێندکارەکەی نمرەی هێناوە بارودۆخە دارایە خراپەکەش ئەنی وەک ئەزمموی خۆت ڕاشکاوانە پێم بڵێ ئەشێیان ئەکرێ بۆ نمونە هەر کەسێک مامۆستای تایبەتوانی تایبەتیە دەرفەتی هەیە بکە نمرەی باش بێنێ مامۆستای تایبەت سوپەرنیچرال پاوەری پێ نییە ئەمە هێزێکی سەروی سروشت نییە بڵێ من ئەم خوێندکارت لە سفرەوە بۆ ئەەکەم بە 1000 شتی وامە نییە یعنی ئەبێ خوێندکارەکە خۆی هەوڵ بات مامۆستای تایبەت لە کاتێکا سوودی ئەبێ کە بۆشایەکانی خوێندنگەی بۆ پڕکاتەوە لەبەر نەبوونی کات لەبەر زۆری بایکۆت لەبەر ئەوەی کە هەندێک لە مامۆستاکان بەداخەوە بە پێی مزاجی شخصی کارەکان ئەگەر ئەو ڕۆژە مزاجی باش نەبوو کۆمەڵە کێشێکی کۆمەڵایەتی هەیە معاشی وەرنەگرتووە کرێچیە ئەم کێشە کۆمەڵایەتیانە تەسیراتی خراپەکاتە سەر ئەوەی کە مامۆستا بە خراپی بە باشیوانە کەبڵێتەوە لە ئەنجامە خوێندکار زەرمەند دەبێت لەم حاڵەتەیە
خێزانە بەڕێزەکان بۆ ئەوەی کە داهاتوێکی باش بۆ مناڵەکانیان بنیاد بنێن ئەچەند مامۆستای تایبەتی بۆ ئەگرن بۆچی چونکە کاتێکی زیاتر ئایا بۆ مناڵە لە پۆلێکی چل نەفەریە ناتوانرێت هەدەفەکە بە جوانی بپێکرێن. مامۆستا نەژات حەزەکەم ئەنی بەشێک لە قسەکانی خۆبکەمەوە بە پرسیارێک باسی مامۆستای تازە دامەزراوە کرد ئەنی ئەم لە ناوەندە ناحکومیەکانم لە حکومیەکانیش پرسیار هەیە لەوەی کە ئایا مامۆستای تازە دامەزراو ئەو ئەزمونونەکەمی کە یانە لەگەڵ ڕێزم بۆیان دیاراوانە خزمەتەکەن و ئەرکێکی پیرۆز جێبەجێکەم بەڵام دەتوانن بەباشی ڕۆڵی خۆیان بەرجەستە بکەنوانەکان بەباشی بڵێنەوە. دیارە من ڕێی شخصی خۆم لەسەر قوتابخانەی ناحکومی و حکومیەوانەوت لەگەڵیشیا ناوەندە ناحکومیەکان ئێمە ناتوانین بڵێن ئەو ناوەندانە خزمەت ناکەن بە پێچوانەوە ئەوانش خزمەتێکی ناتەوێت دڵیانە لێ بڕەنجێ مەسەلە دڕەنجاندن نییە باسی واقعەکەم بۆچی لەو ڕۆژەیە کە باسم کرد ئێمە 100 ناوەندی ناحکومیمان هەیە باشە ئەمانە منافەسەی زانستی و پەروەردەییەکەن هەر هەمیان خزمەتی مناڵیم شارات بەڵێ و دەستێکی کاری مامۆسان و فەرمانبەرێنش و پەیوەندێکی زۆر باشیشان هەیە لەگەڵ پەروەردە و ئێمە ڕقیبێکی زۆر باشیم بەسەریانم و لە هەمان کاتە ئەتوانم بڵێم زۆر جار ئێمە بۆ مناڵانی شەهید بۆ مناڵانی کەم دەرامەت بۆ مناڵانی بێباوک و دایک ئەوانە فەرمانێکیان بۆ دەرەکەین یان تەلەفۆنیەکەیان بە هەر شێوازێک بە پەیامەکەیان پێڵێن کە ئەمانە ئەبێ ببەخشێن لە کرێی خوێندنی ساڵانە و ئەوەشەکەن یعنی ئەمەش بۆ خۆی لە خۆیدا جێگەی دەستپۆشێ بۆ ئەوان ئەمە پەیوەندی بۆنی دڵیوانم لێ بڕەنجێ بەڵام و واقع باسیەکەم کە ئەوە هەیە لە ناوەندە ناحکومی کۆمنتێکم هەیە نەمیست قسەکانە بە بەڕێوانی داوای بوو دەکەم کەواڵە مەڵەن ئەم پەیمانگەیانە شوێنی بۆ جوازی و دەوڵەمەندەکانە ینی کەمتر مناڵی فەقیرە توانێت سود لەم شوێنانە ببینێ جاییترەوەیان نازانم من خۆم بەش بە حاڵی خۆم وەکو وڵاتیشی یاسایی وەک ڕۆژان بنووسێک مناڵێکی خۆم لە خوێندنگای حکومی دانەوە بەڵام ئەوە قسەیانی بەڕاستی کە ڕەنگە هەموو کەس نتوانێت لەم پەیمانگەیانە مناڵەکەیان لەم ناوەندە ناحکومیانە مناڵەکانی دانێ وەڵاهی هەردوو حاڵەتەکەی تایە بڵێ ئەو بەشێکی ئەوەی تایە بەشێکی تایە خەڵکانی ئەوەن کە نەیانتوانیوە دەرەجێشی وا بێن لە پەیمانگە حکومیەکان وەربژیرێن بە ناچاری ڕۆیان کردوتە پەیمانگە ناحکومیەکان و ئەوانش باقسات بۆ بەپێی زۆرفی دارایی و لە بەرچاوگرتنی دارایی دایک و باوچیان پارەیان بە 5-6 قیز لێ وەرەگرن بەڵام لە هەمان کاتیشە ئەو بزنسی خۆیەکە ینی هەدەفەکەی ئەو قازانجە یعنی ئامانجی کردی تایبەت قازانجە پارێ و ئامانجی کردی گشتی خزمەتکردنە. لە قسەکان تا باسە لەوە کرد کە نیسبەی نەجاح لە حکومی زیاترە ئەی ئەم لێشاوە لە خوێندکارکە دەچێ بەرەو خوێندنگای ئەهلی و خوێندنی تایبەت بۆچی ینی خۆی زۆر بەداخەوە لای ئێمە تازە چاولێکەری هەیە لەبەری ئەگەر پارێ زۆرتر بۆ مناڵەکەی وازانێت دڵسۆزی بەرامبەرێکە بەڵام بە پێچەوانەوە زۆر جاروانە و خاڵی دووهەمیش زیاتر پەنا ئەبەن بۆ دراساتی ئینگلیزی بەس خەڵگەڵێوانی کە لە بواری پەروەردەی شەکەن و لە بەجالەکان خوان مناڵەکانیان لە خوێندنی تایبەتە من هەیە فعلەن هەیە ڕاستە هەمانە بەڕێوەبەری پەروەردەمانەیە مناڵەکانی هەمووی لە تایبەتە بەڵام من بەش بە حاڵی خۆ مناڵەکانم هەمووی لە حکومی بوون و هەردووکشان ماستەریان تەواو کرد و دەرەجەی زۆر باشیشیانی و ڕۆژی لە ڕۆژانیش پەنایان نەبردەوە بۆ ناحکومی بەڵام خەڵکیشمانی هەر لە حکومیە دەرەجەی زۆر باشە بەداخۆ بەس یەک خاڵەیە کە زیاتر دایک و باوکەکان ملزەم ئەکا کە مناڵەکانیان بەرنە ناحکومیەکانیان ئیجبار بنجاروی قرزی بۆ کە مناڵەکانیان بەرنە ناحکومیەکان بە تایبەت کاتی داوامەکەی لای ئێمە کاتی داوام زۆر کەمە ئەوان داوامیان لە ساعت 8ەوە بۆ ساعت 2:30 بۆ 3 بەڵام لای ئێمە داوام تا ساعت 12. دوا پرسیارم حەزەکەم بە کورتی دەزانم کە بە نیگەرانێکی قوڵەوە دەستبەرداری پۆستەکە بوویتووە هەرکەکەەوە بەچێ هێشت بەڵام هەر دیسانەمەوێ ئەو بڵەمانی زۆر داواکاری هەبوون و زۆر شت هەبوون کە دەبوو بکرێن و بەڵام نەکران ئێستا ینی ئێمە پێویستە چی بکەین بۆی دۆخی پەروەردە بەرینە پێشەوە بۆی بچینە قۆناغێکی تازە لە سیستمی پەروەردە بۆی جیلێکی تازەنەوەیەکی تازەی تەندروست و باشتر لە ئێستا بێنینە هەراوە سوپاس. وەڵی دەست خۆش بێەوە تەمە پرسیارێکی گژگیرە ئێمە بۆ بووین بۆ ئاوا تێبووین یاسایەکی باشی وەزارەتی پەروەردە دەرکەین و من خۆم لەوری جنانەیە بووم بەداخەوانەیە زۆربەی ئەو تێبینانی سەر یاساکەمان هەبوو کە بچێ بۆ پەرلەمان و تەسویتی لەسەر بدرێ
هەموو تێبینیەکانمان مسال لە ئەنجومەنی وەزارەت و مناقەشەیەکی زۆریش کرا لەوانەیە برادرانی ئەنجومەنی وەزارەت ئەگەرم بەرنامەیە بین شایدیەوە بدەن کە مادە بە مادە تێبینیمان هەبوو بۆچی لەبەرەوەی یاسا بۆ ئێستای من نییە بۆ دوای منیشە و بۆ ئایندەشە تۆزە زەحمەتە بەداخەوە ئەوەی باسمان کە هیچی گۆڕانکاری تیان نەکرا لە یاساکە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەتوانم بڵم هەم دیسان یاساکە بە خراپیشکە ئەجا دووهەمیش ماڵ وێرانکردنی دایک و باوک و ئاڵتم فرۆشتن و سیارە فرۆشتن و خان و فرۆشتن لە پێناوی ئەوەی مناڵەکەت لە کۆلیجێکی باش وەرگێت ئەمانە هەمووی بەڕاستی زەحمەتە بۆ واقعکت پێ بەڵام بۆیە من دێمەوە سەر ئەو قسەیە وەزیر چێ بوو ئیتر ئەم خەیاڵی خۆیەتی کە چی بکا لە پرۆسی پەروەردە فەلسەفەکەی ناو یاساکە نییە خەلەلەکان نییە ئەو بەداخی شەوەڵم چەندین ساڵاوانی کابنە وەزیر لە پرۆسی پەروەردەوە هەڵنەقڵاوە دێن سیاسیەن دائەندێن ئیتر چی ڕئیسەکەی پێوتی ئەم گۆڕانکاریت بوو کە ئیتر خراپە باش نییە مهمەوەی لە یعلام بیکا بە دەستکەوت و بیکا بە دەستکەوتی سەرۆکی حکوومەت کە هیچی کردو وەڵام لە خواریشەوە مامۆستاکە لە گوندە دوورەکە ببێ موچەی دەرسەڵ دەتوانێت و دایک و باوکەکە 10 ئیش و 15 ئیش و باوڵی قەرزەکەن بۆی مستەقبەلی مناڵەکەی بچێتە پێشۆیان بێتە ئەو کۆلیج و زانکۆیانی کە گرنگە لەبەر گۆڕانکاری زۆر پێویستە و بەداخەوە من بێژبین نیم ڕاستە 10 ساڵ هەمووی تەقریبان فترێ چەندین ساڵ بەڕێوەبەر بووم مامۆستا بووم بەڵام گەشتبین نیم بمانەوێت خواست و ویستی قوتابی خوێندکار و دایک و باوک جێبەجێکرێ بابەتێکی تر هەیە کە بۆ بە قسەیەکی باو لە ناو کۆمەڵگای کوردیا بەداخەوە کە بەخۆشمانەوە کە من لە ساڵانێکە خوێندکار بووم هەنی ئەگەر نەبیتە پزیشک و نەبیتە ئەندازیار کەواتە تۆ کەسێکی کاریگەرنی لە کۆمەڵگای لەگەڵ ڕێزی زۆرم بۆ پیشەکانی دیکە کامە قسە باوەکەیە پێشتیش مناقەشەیەم بابەتەمان کرد جەنابەت مامۆستای حەزەکەم و بەرچاوڕوونی ئەوە بدەیتە دایکان باوکان خوێندکاران کە زۆر پێگەی جیاوازەیە لە کۆمەڵگا کە تۆ توانی خزمەتی تیا بکەی بەڕاستی و نمونەی یەکێک لە مناڵەکانی خۆتیان حەزەکەم خۆت باسی بکەی کە پێویستە دوای ئەو حەزە بکەوی دوای ئەو ئارەزۆ بکەوی کە تیاتایە بالضبط من پێشەوەش کە ببم بە بەڕێوەبەر لێرە دایمە بە خوێندکارەکانم لە ناو پۆلا پێم وتون کلیلی سەرکەوتن بە دکتۆر و ئەندازیارەکان لەگەڵ ڕێزم بۆ ئەو دوو میهنەیە و هەمووی کەسی سەرکەوتوی تایە بەڵام کلیلی سەرکەوتن لەوەیان نییە کە تۆ ئیلا ببی بە دکتۆر و مهندیس و پیشەکانی تر تەواو تۆ بەعکسەوە ئێستا هەموو پیشەکان زۆرن هەر لە دکتۆرەوە هەتا بەڵام تۆ گرنگ ئەوەیە کە مبدعبی بەهرەدار بی لە ئیشەکە تا کریەیتیڤ بی لە ئیشەکەت خۆش بێ کە ئیشەکەتت خۆش ویست و ئیبداعی تیا ئەکەی سەرکەوتوو ئەبی تایە مەرج نییە یعنی دکتۆر بی مهندیس بی هەچ پیشەیەکی تر بی من بەوەشەوە کچەکەم کە پار نمرەیەکی زۆر بەرزی هێنا بەڵام خۆی کولیەکی خوار ئەو کولیانەی هەڵبژاردبوو منیش احتیرامی ڕائەکەیم گرت و ئێستا لەوێ دەوامەکە لەوانەیە لەو مەجالەیە زۆر سەرکەوتوتر بێ من دایمە بە خوێندکارەکانم وتووە کە کۆمەڵێ شت هەیە هەر ئەوە نییە بچیتە کۆڵێژی پزیشکی کە ڕێز و احتیرام زۆر گرنگە خۆشەویستیت بۆ ئیشەکەت دڵسۆزیت بۆ ئیشەکەت ئەمانە کلیلی سەرکەوتنن دەمەوێنی پرسیاری کۆتاییمەوە بێت قسە لەسەر دۆخی دەرونی خوێندکار بکەینانی ئەگەر تۆ بۆ نمونە نمرەیەک دایانی لە فۆناغی 12 دوایی دنیا نییە ئەگەر خانەوە دەکات بارە دارایەکەیان لەبار نییە بۆ ئەوی لە پەیمانگایەکی تایبەت یانوانەیەکی تایبەت یان مامۆستایەکی تایبەتە هەبێ یەکسان نییە بەوەی کە تۆ لەم پرۆسەیە فەشەل بێنی حەزەکەم وەک کەسێکی شارەزار لە بوارەکە قسەیەگە خۆت پەیامێکە دەبێت بۆ خوێندکاران ڕاستە من ئەگەر لەم قۆناغای شارەزا بەم دەردەداریشم چکە خۆم مناڵم هەیە لە پۆلی 12 هەمان حاڵەت خۆکەواتە بەڵێ لە خەمەکە تێگەی بەڵێ ڕاستە خۆی لە ڕاستیە وەک گوتم ئێمە ژینگەی خێزانەکانمان بەهۆی بوونی مناڵێک لە پۆلی 12 هەر تێگەچێ بەڵێ چکاو گوتم یعنی داهاتوو دیاریەکات و داهاتوش ئێمە پێمان وایە بە ساڵە بۆ مناڵەوە سەرقام بەڵێ وایە نەک ئەو ساڵە تەڕوان 1-2 ساڵ پێشتری هاوینەکەی نێریتە خول و چوزانمەوانە من خۆم لە ڕاستیە ویستم بە ڕۆتین بڕوا
ئەم سیرەکەم ناتوانم چکات داهاتوە ڕەنگە کارگەری لەسەر داهاتوە ئەم مناڵە ڕەنگە بەهۆی ئەوەی بەشێک بەشدار نەبوو لە بەشێک لەم شتانە ڕەنگە چۆ دزانم ساڵایەک بێت گلەی بک بڵێ تۆ باوکە من ئەمەد بۆ نەکەم کە لە ڕاستیان من پێم وا بووە بێت لە قوتابخانەکان لە خوێندنگاکانە تەواو تێر بکرێن و پێویستی بەم خوڵبەشتانە هەر نەبێ بەڵام بەرحاڵ ئەو بەشداری لەو خولانە بۆیە من پێم وایە بڵێ بە دڵنیاییەوە داهات نەک بۆ ئەو بۆ هەر کەسێکی تر بۆ ئەوەی کە خوێندنیشی نەخوێندووە داهاتووی دنیاانەیە و کۆمەلگا زۆر دەرخۆتی جیاوازی ئەمە نمونەی زۆر جیاوازبانەیە یعنی کاتێک خەڵکێسا لە ناو دنیای دەرەوە مەسەلەن ملیۆنێرە کاتی خۆی کە چۆ بۆ مقابلەیەک نەیتوانیوە ئیمێڵ بنووسێ دەریان کردووە لە بەرۆی تۆ ناتوانانی ئیمێڵ بەکاربێن دوای خۆی بۆتە خاوەنی ئەو کۆمپانیا و شەریکەیە. ئێمە لە دۆخیشی دارایی خراپین ناریمی کوردستان بەداخەوە ینی خۆت وەکو بەڕێوەبەری پەیمانگاکەوە و مامۆستانی لای تۆ جوانە ئەڵێنەوە ئامادەیەوەتان تایە خوێندکارێک کە باری دارایی خراپە بێت لە پەیمانگاکەوە ینی بە خۆڕایی دوانەوە بگرێ ئەزانم من بڕیارە بەتەنیا لای تۆ نییە بە مامۆستاکەش ئامادەیە شتی تیا بێ ینی ئەمە هەیە ئەم دەرفەتەیەن بە کوڕکچێکی فەقی بتوانێت لێرە ئیسیفادە بکانی لە زانێری مامۆستایانە. بەڵێ کاک سەرتیب ئێمە بۆ ماوەی 4 ساڵە کۆمەڵە ئۆفەرێکمانداناوە کە تەسەوڕەکەم کەمترین شوێن ئەو ئۆفەرانیان هەبێ بە نمونە خاوەنی شەهیدان خاوەنی سەربەرزی شەهیدان لای ئێمە بە بێبەرامبەروانە ئەخوێنن بۆ ماوەی 4 ساڵە ئەو مناڵانەی یا ئەو خوێندکارانەی کە باوکیان لە دەستیاوە بە هەر هۆکارێک بێت بە بێبەرامبەروانەکانیان خوێندووە ئێمە خۆمان لەسەر حسابی پەیمانگە موچەمان ناوە بۆ مامۆستاکە و تومانە کێشە نییە بە ئەو هەندێکیان ئامادەیان ئامادەیانتیە بەڵام هەندێکیان ئامادەیتیانە ئیترەمە ئامادەیتیان نییە وانە بە بەلاش بە مناڵێکی بێ باوە بڵێتەوە هەندێکان ئەی تۆ چۆن ڕێگەی لە پەیمانگاکە مامۆستاڕاستیەمەحاڵەتێکی زۆر ئینسانیە ئەمە کۆمەڵە لایەنێکی تری هەیە بە نمونە مامۆستاک بێگومان ئەمە شتێکی ئینسانیە بەڵام ئێمە ناتوانین کۆنتترۆلی کەسایەتی خەڵک بکەین مامۆستایەک لە لای منە لەسەر کۆمەڵە بنەمایەک دانراوە بۆ نمونە توانای زانستێکی زۆر بەرزە و ئەتوانێت زۆر بە باشی خوێندکارەکانی تێبگەێنە و مامەڵەیەکی جوانی هەیە بەڵام لایەنێکی دارکی هەیە تاریکی هەیە کە ئەو حەزی لە پارێ و ئامادە نییە تەنانەت خێرێکیش بکە ئەمە ئەکەوێتە قاڵ بیشتی شخصی و ئێمە تەدەخلی ئەو شتانە ناکەین بەڵام ئێمە لەسەر حسابی خۆمانەوەکەین. ئێرە قەزای سەی سادقە لەگەڵ تیمی پرۆگرامەکەم هاتینە ئێرە تاکو سەردانی ماڵی یەکێک لەو خوێندکارانە بکەین کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەیەکی بەرچاوی بەدەستێناوە لە قۆناغی 12 ئامادەی هەروەها لەسەر ئاستی قەزای سەی سادق لە یەکەمی بەدەستێناوە لەگەڵ خۆی و خانەوادەکەی قسە دەکەم تاکو باسی ئەزمموی ساڵی ڕابردووی خۆیمان بۆ بجێڕێتەوە کە چۆن توانیوێتی ئەم نمرە بەرزە بەدەست بێنێ. پێم بڵە بزانم ڕۆژانە چەند ساعت خەریکی وانە خوێندن بووی؟ بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەناوی خودای گەورە من ڕۆژانە لە مەودای 12 بۆ 14 کاتژمێر خوێندنم کردووە. هیچ مامۆستایەکی تایبەتە هەبوو؟ نەخێر هیچ مامۆستایەکی تایبەتم نەبووە. یعنی هەمووی توانای خۆت و هەوڵی خۆت؟ باڵێ هەر توانای خۆم مامۆستاکان بوو کە یارمەتیان داوم. خێزانەکە شاوکارم بە تاکید بە تاکید. خۆت پێشبینیەوەتە کرد ئەم نمرەیە بێنی؟ بەڵێ وەڵا پێشبینی ئەوشم دەکرد کە نمرەکە زیاتر بێ بەڵام قەدەری خودای گەورە بوو کە ئەم نمرە بێ. نمرەکە چەنە؟ 9.5 9.5 ئەو دەرەجەونیوەی کە لێوشکاوە چوانەیەکە کەمەیەناوە؟ وەڵا وانەکانی فیزیە و بیرکاریە ئەو دوانەیە کەمەیەناوە. باشە خۆت حەزەکەی لە چ بەشێ بخوێنی ئینشاءڵڵا؟ وەڵایی خۆم حەز دەکەم بەشی کۆلێژی پزیشکی بێت پزیشکی گشتی پزیشکی ئەتەوێبی بە پزیشک هەنی حەزت لە بوارەکەیە؟ باڵێ زۆر بە پڕ زەحمەتی و ئیش و ینی ئەرکی زۆرە ڕاستەکەیت بەڵام من خۆشم ینی ئاواتم ئەوەیە کە لەو بەشم بخوێن. ئەی باشە ینی خەڵگەڵەیە بێ بۆ نمونە ئەنی بۆ بە قسەیشی باوکە ئەوانەی کە لە قۆناغی 12 نەبێ مامۆستای تایبەتیانە بێ و لە پەیمانگای تایبەت بخوێن و ئەوە تا جەنابێ توانیتە ئازایانە بە تەنیا بە هەوڵ و جۆدی خۆت دەرەجێکی باشبێنی. قسە چییە لەسەرەوە کۆمنتە چییە؟ وڵی خوێندن تا بکرێ باشترە بەڵام بەڕای من پێویست ناکە ینی تۆ بۆ منە بۆ ئیمساڵ پێویست بکە مامۆستای تایبەتی بگری هەر هەوڵ ماندووبوونی خۆت ینی ئەوەی کە مامۆستاکان لە مەکتەب هاوکارتە من ئەو بەسە بۆ هێنانی نمرێکی زۆر بەرز و شایستە.
باشە یعنی پێویست بۆ نا سەرکەوتوبی دەست خۆش بێت مامۆستا سلااو لێ بێ سپاس دەکەم بەخێر بێن. ئێمەشە قبول کرد خێر بێن حەزەکەم چەند پرسیارێکی لێ بکەم بە خزمەتی کاکە ڕێژوان ئەم نمرە بەرزەیە ناوە کە ڕەنگە بەشێکیشی بگەڕێتەوە بۆ جەنابە جود و هیلاکی جەنابیشتە و خۆشە مامۆستای ئەکرێنی پێم بڵێ ئەوانەی کە لە قۆناغی دوازن وەکو کاکە ڕێژوان پێویستە چۆن لەگەڵ دۆخەکە خۆیان بگونجێن تۆ خۆ ئەزمونە دەیە مامۆستای لە ڕاستیە دەتوانین بڵین بیگەین بە دوو بەشەوە بەشێکی ئەوەیە کە ئەو خوێندکارە خۆشەویستانەی کە دەچنە ئەو مەرحەلەیە دەوێت پلان دابنێن بۆ خۆیان پلانێکی ورد بزان کاتی سعیکردنیان کۆشەش و سعیکردنیان کەیە کاتی پشودانیان کەیە چ کاتێک پێویستە مێشک ئارامی پێ بدەن چ کاتێک پێویستە چۆن دەڵی لە ڕووی ڕۆحیوە چۆن دەڵی پشوێک بە مێشکیان بدەن دواتریش هەستنەوە و کاتەکانی خۆیان بە هەموو شێوێک لە هەموو بوارەکاندا ڕێک بخەن ئەمە بەشێکێتی وەک وتمان بەشەکەی کە پلانە بەشەکەی تریشی ئەوەیە کە بڵێن خاوەن خوێندکارەکە بتوانێت جەوێکی بۆ فراهم بکاکەشێکی بۆ فراهم بکات کە بتوانێت کارەکانی خۆی بە سەرکەوتوی جێبەجێ بکات مامۆستایمە پرۆگرامەکەمان لەسەر و بابەتە بۆ وانەی تایبەت و مامۆستای تایبەت و پەیمانگای تایبەت کە ئەمە بۆتە شتێکی باو خۆش مامۆستای حەزەکەم زۆر ڕاشکاوەڵا بمبیتەوە ئەم بابەتە تا چەند ئەنی بۆتە مۆدل و چاولێکەری کاتێک تۆ تەلەبەیەکی 12 ئامادەی یان خوێندکارێکە دەبێت ئەبێ مامۆستای تایبەتی بۆ بگریەوە تا کاگرژوان نمونەیەکی زیندووەکە بەبێ مامۆستای تایبەت ئەم نمرە باشە یەناوە ئەگەر بۆ چۆنی من بێگەر بگەڕێنەوە بۆ تەریقەی خوێندن بڵین تەریقەی وانە وتنەوە ئەکەوێتە سەر پلانی مامۆستاکان و قوتابخانە حکوومیەکان کە کۆنتریش هەبوو و هیچ کاتێ پەنا نەبراوەتە بەر پەیمانگاکان و دەرەجەی باشی شاتووە هەموو ساڵێک لە بوارە جیاجەکانیشتا دەستخۆشی لە جەناب دەکەم لە کاکە ڕێژوانیەکە میوای سەرکەوتنی بۆ خوازم و ببێتە نمونەی کە دەستان خۆش دوای خۆی ئومێدەوارم لە درێژی پرۆگرامەکەدا زانیاری دروست و بەرچاوڕوونی پێویستم بۆیەوە خستپێتە ڕوو سەبارەت بەوەی کە دەوترێ خوێندکارێکی قۆناغی 12 ئامادەیی دەبێت مامۆستای تایبەت و وانەی تایبەتی هەبێ کە میوانەکان بەڕوونی تیشکیان خستە سەرەوەی کە توانای خوێندکارەکە چەند هێندەی مامۆستایەکی تایبەت گرنگە هەر بۆیە هیوادارم تۆی خوێندکار تۆی دایک و باوک و خانەوادەی خوێندکار بەرچاوڕوونی پێویستان هەبێ کە پشت بە توانای خوێندکارەکەتان ببەستن ئەگەر لە حاڵەتێکی زۆر دەگمەن و زەڕوردانە بێ ڕەنگە گرنگ نەبێ مامۆستای تایبەت و وانەی تایبەت بەڵکو بتوانن بەو پرۆگرامی کە وەزارەتی پەروەردە دایناوە بەردەوام بن و نمرەیەکی باش بێنن هەروەها پێویستە لەسەر وەزارەتی پەروەردەش ڕەچاوێکی تەواوەتی ئەم بارودۆخە بکات و ڕقیبێکی باش بێ بەسەر دۆخەکە و ڕێگە نەدا مامۆستایانی قۆناغی 12 ئامادەی زانست وەک بزنس سیر بکەن و بە ئێوەی خوێندکاری بفرۆشنەوە وەزارەتی پەروەردە بە جددی وەرنەسەر هێڵ و بەرپرسان لەم بوارەدا بە جددی چاودێر بن تاکو بتوانن دۆخێکی دروست و تەندروست بۆ خوێندکاران لە ئایندەدا فراهەم بکەن سوپاس کە تاکو ئێستا بینەری سۆراغ بوون.